ناویستم قوتابێکی ترە خوێنینەوە کە هەر لە قوتابخانەی عشقی بنەڕەتی کوڕانن. تابی ئاسۆ یاسین بە کۆنمرەی 95.88، تابی میران لوقمان بە کۆنمرەی 95.54، تابی ئەحمەد دڵدار خدر بە کۆنمرەی 95.2 با فەرمون بۆ سەرسپێک. داوا لە بەڕێز مامۆستا جەمال جەبار ڕاوێژکاری وەزیری پەروەردە دەکەین بۆ پێدانی سەرتیفیکەتەکان با فەرمێت. داوا لە بەڕێز مامۆستا جەمال جەبار ڕاوێژکاری وەزیری پەروەردە بۆ پێدانی سەرتیفیکەتەکان با فەرمێت.